دای گەورە میهرەبان سڵاوی خواتان لێ بێ بینەرانی بەڕێز لە بەرنامەیەکی تایبەتە لەگەڵتانین لە قەزای چەمچەماڵەوە لە دوای ئەو لافاوە کارەساتبارەی کە لە قەزاکە ڕوویدا کارەساتی گەورەی بە دوای خۆیدا هێنا کە زۆرێک لە هاوڵاتیان زیانمەند بوون. طبعاً هەندێک لە گەڕاک هەندێک شوێن زیانەکان زیاترن. طبعاً بۆنی قوڕ و لیتە تێکەڵ بە هیلاکی جەستەی ماندووی بەشێک لە خاوەنکار و کاسب و ئەوانەی کە ماڵ و مەخزەنیان هەیە بووە. هەروەها چەمچەماڵ لە دوای ئەم کارەساتەوە یعنی ئەمە تەنها کارەساتێکی سروشتی نەبوو بەڵکو ڕەنجی دەیان ساڵ خزمەتی یان با بڵێن دەیان ساڵ هەوڵدانی بەشێکی زۆر لە کاسبکاران هاوڵاتیانی لەگەڵ خۆیدا بێت. ئێمە لەو بەرنامە تایبەتە لەگەڵتانین لەگەڵ بەشێک لە چالاک و ئەوانەی کە شارەزان لە بواری تەلارسازیدا و هەروەها کۆمەڵێک کاسبکار پیشەوەر و هاوڵاتی لێرە کە ماڵەکەیان زیانمەند بووە لەگەڵمانە دەبن پرسیاریان لێ دەکەین لەسەر ئەم زیانانەی کە لێیان کەوتووە. چەند میوانێکی تایبەتم هەیە بە تایبەتی یەکەم مامۆستا پێشەنگ مەحموود شارەزا لە بواری تەلارسازی هەروەها شوان مەدحەت چالاکی مەدەنی و نەبەست نەسرەدین چالاکی مەدەنی کە هەوڵ دەدەین لەگەڵ بەشێک لە کاسبکار و خاوەن پیشەکانی تر لێرە پرسیاریان لێ بکەین بزانین ئەم بابەتە ئەم کارەساتەی کە ڕووی داوە جگە لە کارەساتە سروشتیەکە کە خوا ئەمەی هێناوە بەسەر هەموو ئەم خەڵکەدا بزانین لایەنەکەم تەرخەمیەکانیش چییە دەبووە چی بکرێ. ئێستا بنمونەم کۆڵانی منی لێم دەوترێت هەر کاتێک لافاو بێ ئێرە دەگرێتەوە. بزانین بۆ ئەمانە چاک نەکراوە و کەم کوڕیەکان لەکوێن پەنجە بخێنە سەر کەم کوڕیەکان و ئەو زیانانەشی کە لە هاوڵاتیان کەوتێتەوە. سەرەتا دەچینە لای مامۆستا پێشەنگ بزانین ئەم لە ڕووی تەلارسازیەوە چەمچەماڵ پێویست بوو چی بۆ بکرێ کە بۆی نەکراوە. مامۆستا سڵاو لێ بێ ئەم کاتتان باش بووە هەموو لایەکتان بەخێر بێن ئێوە زۆر بەخێر بێن هیلاکتان نەکەین چەند خولەکێک زۆر سوپاسان نەکەین. ئەم کارەساتی کە ڕووی داوە باواز لە کارەساتە سروشتیەکە بێنین ئایا لە ڕووی تەلارسازیەوە چەمچەماڵ گرفتی هەبووە پێویستی بەوە هەبووە کە باشتر بکرێ بۆی کەم کارەساتانە ڕوونەدەن. دەست خۆش بێ سوپاس بۆ جەنابتان. وڵای ئەوەی پێویستە من لێرە ئاماژەی پێ بکەم پێش هەمووی من سەرخۆشیم هەیە بۆ هەردوو خانەوادەی کۆچ کوردوو لەم شارەیە و دوعا و نزای زوو چاکبوونەوەی بریندارەکانە خوازین و داوا لە خۆی پەروەردگاری شەکەین کە باشتر بۆ ئەوانەی پڕکاتەوە کە زیانمەند و زەرمەند بوون. من ئەمەوێت لە ڕووی تەلارسازینە لە ڕووی پلاندانانی شارەوە وەکو شارەزایەک لە جوگرافیا و پلاندانانی شارە چەمچەماڵ بەم شکڵە نەبوو. ئەو بە ڕێزانەی کە لێرن ئێستا ئەوانەی کە لێرن کاسبکارەکان ئەوانەی کە هاوڵاتی سنووری ئەم چەمچەماڵن لە چەمچەماڵە پێشتر ئێمە یەک شوێنمان هەبوو لە ڕاستیا گرفتی هەبوو ئەم منتیقەیە بوو گرفتێک هەبوو ئاوکو ئەبوویەوە باقی ناوچەی چەمچەماڵ کێشەی نەبووە. چەمچەماڵ ناوچەیەکی تاقد نییە شوێنێکی لێژە. گەورەترین کێشەی ئێمە ئەوەیە لە مەکانەوە ئەو دۆڵانی مەکان کە ئاو دێتە خوارەوە ڕێڕەوەکەیان گۆڕی ئاراستەکەیان گۆڕیوە ئەڕاتەوە بۆ پشتە پێشتر حکوومەت بە پلانێک ئاراستەکەی گۆڕیوە پلانێکی دەستکرد ئاوەکەی بردوێتەوە بە پشتەوە ئێمە پێڵین بۆ ئۆسمان غەزال بۆ چەمی ئۆسمان غەزالی بردوێتەوە لە پشتی شۆڕشەوە. بەڵام لە دوای ئەمە ئەم ساڵی پارەوە خەڵکیەکی نابەرپرس خەڵکێکی بەرژەوەندی خواست بۆ بەرژەوەندی خۆیان ئێستا هاتوون ڕێڕەوەکانیان گرتووە گەرنا ئەو ئاوەڕۆیی کە دروست کراوە خراپ نییە تقریبان بە پانی 10 مەتر و نزیکەی قوڵی 6 مەترە ئاوەڕۆیەکە زمانێکە دروست کراوە زیاتر لە 10 ساڵە لەم شارە دروست کراوە. ئەو کارەساتی ئێستا دروست بووە ئەو ڕێڕە ئاوە گیراوە. بەڵام پێش هەموو شتێک لە سەڵات لەم ناوچەیە کەم تەرخەمی یەکەمە ئێمە ڕاستاڵینەوە خۆی پەروەردگار بەڵام کۆ ناکرێت بارانێک بە ڕێژەی چەند سەعاتێکی کەم بە شێوەیەکی بارانێکی بەلێسم بارێت ئەم کارەساتە دروستکە تەختیت ئەم ناوچەیە تێک دراوە. ئەو ئاوەڕۆی کە لە مەکانەوە دێت تۆ بە دەستکرد تێکێ دەی ئەی گۆڕی بۆ شوێنی کا بێت چاوەڕێبی لە بارانێکی زۆرە لە 2-3 ڕۆژ بارانبارینە کارەسات دروستەکە ڕێڕەوەکەی خۆی کە دێتە خوارە بە تەنیشی چەرم و ستیە ئەو ئاوەڕۆیان هەموو گرتووە ئەو بەنزینخانانە ئەو شوێنانی کە هەیە هەتاوەکو سەر جادەکە کردویانە بە ڕێگا و ئاوەڕۆ نەماوە ئاو هاتوۆ سەر جادەکە و لە یوتێرنی یەکەمی بەرامبەر مۆنومنتی چەمچەماڵەوە ئاوەکە هەموو ڕووی کردوێتەوە لە شار باقی ئەوەی دیکەش کە پێشی گیراوە ڕووی کردووە لە مۆفەرەکان و شۆڕش و سنگاوەکان و بۆ پیریایەکان کارەساتی گەورەی دروست کردووە. خەڵک بەرپرسی ئیداری لەم ناوچێ شارەوانی ئەمانە کەم تەرخەمی سەرەکین
پلاندانانی ئەم شارە تێک دراوە بێ چاک بکرێ ئێستا حکوومەت لە هەوڵیە لە دوای کارەسات وا بە حەفارێک ئەوێ و شوێنانە دروستکاتەوە ئەمە ئاوا ناکرێت ینی تۆ هاتووی لە پێناو بەرژەوەندی کۆمپانیایەک و خەڵکێک و بەنزینخانەیەک و ئیتر ئایا ئەمە لە ڕووی خزمەتی هەر چۆنێکە ناسیاویە پارێ چۆنە ناکرێت تۆ شارێک تووشی کارەساتێکی گەورە بکەیت گەورەترین کێشەی ئێمە لەم شارە بۆ ناسیاوەتی و خزمەتی یعنی چ بەرژەوەندیەکە بۆ کە ئەو ڕێڕەوی ئاوە بگۆڕێ و ئەو کارەساتان سیتیەکی گەورە دروست کراوە لە ینی سیتی دروست کراوە کۆمەڵی زەوی دیکە هەیە دراوەتەوە بە خاوەنی ئەم سیتیە جگە لەمە خەڵکێکی دیکە زەوی دووەنم و ئەوانەی کڕیوە و پێشێم ئاوانەی گۆڕیوە بۆ خۆی پڕی کردوێتەوە خەڵکێک نەبوو پرسێتەوە کاکە ئەمە چۆن ئاوا کراوە ینی پلانی ئەم شارە تێک دراوە ماستەر پلانی ئەم شارە یا هەموو ئەوانەی کە لە ماستەر پلانی ئەم شارەیە هەن شارەزانی ینی کاکە خەڵکی ئێوە گوزەرە بەنێ ئەم شارەیە بکەن بزانێ ئێمە کوێ ئەم شارە هەیە تەخت بێ کاکە ئاوی لێ بوەستێ شتیوان نییە کابرا لە بەرزترین شوێنە خانوەکەی مەترێک لە ئاسی جادە و بەرز ئاو چۆتە ماڵەکە یانی چی ئاوی هەموو ئاوی دۆڵی مەقان و ئاوی بانی مەقان هەموو ئەو بە ئاوە ڕوویکرۆتەم شارە کاکە کارەساتی گەورەی دروست کردووە لە عین عاقلی خەڵکانی ئێمە لە کاتی لافاوەکە ئامادە بووین ینی کەس بە فریای مۆزع نەکەوتووە لە کاتی لە ئەو یوتێرنی یەکەم بگیرام کارەساتە بۆ شکڵە دروست نابوو لە ساشتای ئاوەکە ئاراستەکەی گۆڕایان توانی چارەسەریکەن زووتر فریاب کەوتنە لەسەریان توانی ئاراستەیم ئاوە چاپکەن بۆیە ماستەر پلانی ئەم شارە خراپە ئەبێ جارێکی دیکە چاوی پیا بخشێت ئەبێ بە زووی چارەسەر بکرێ ئەو ڕێڕەوی ئاوی کە لە مەقانەوە دێ بۆ پشتەوە حەل نابێ ئەوە حەلیشت کرد لە سا پەنجایت کەم کردەوە لە کارەساتێکی ئاوایە کە دووسێ ڕۆژ باران بارێ ئەوە دروستەکاتەوە ئەبێ ڕێڕەوی ئەسلەکەی خۆی کە چۆنە پێشتر بە ڕێزانی کە خەڵکیم شارە هەموو زانن بە تەنیشی جوسایدی کەرکک سلێمانیە لە تەنی چەرموستیەوە ئەبێ و ئاراستەیە چاک بکرێتەوە ئاوەڕێوێ دەربکرێتەوە هەتاوەکو ئەچێتەوە خوارە ئەچێتەوە ئێمە پێڵین بۆشی وەسوور ئەچێتەوە بۆ ئەو ئاوەی کە هەتا ڕۆخانە ڕوا بێ ئاراستەکەی لێەوە دەربکرێتەوە نابێ و ئاراستە ڕووکاتەوە چەمچەماڵ و شۆڕشەم کارەساتە گەورەیە کارەساتێکی وایەسە گوزەر بکە و خەڵکەی زەرمەندێکی گەورە بووە ئەوەی کە کاسبکارە لەم شارە زەرمەند بووە هاوڵاتی زەرمەند ووە ئەوە دوێنێ کە پێمان وا 500 ماڵ بێ ئێستا ئامارەکان لە نزیکەی 2000 ماڵ کە تووشی زیان بووە جگە لە بازاڕوانە خەڵک بەدە دەفتەر و 20 دەفتەر و کابرایکی دیکاڵێ بە سەری 50 دەفتەرەوە من زەرم پێکەوتووە ینی خەڵکی من ناوچەی وەکو شارە گەورەکان نییە بتوانێت زوو خۆی هەڵسێنێتەوە بڵێ وەکو کەرکک و سلێمانی و شارانی کە داهاتی گەورەیتیا دەسهاتی گەورەیتیا لێرە دەسهاتی گەورە نییە خەڵکێک بە 20 ساڵەمی پێکەوە ناوە بە ماوەی 1 ساعت لە ناو چووە هەمووی کاکە یانێ و کارەساتی گەورەیە بۆیە ماستەر پلان ئەبێ ئیشی سەرەکی لێ بکرێت لەم شارە ئەگەر ڕێم وڵاتان ئەم مەغزانەی کە لە پشتی منەوەیە طبعاً ئەمە یەکێکە لەو مەغزانەی کە کەلوپەلی کارەبایی تیا بووە و ئەوە چەندێکە خەریکن سەرخاڵی ئەوەن کە کەلوپەلەکانیان دەربێنن کەلوپەلەکانیان دەرهێناوە بەڵام ئەوەی کە من دەیبینم جگە لە قوڕ و لیتە و با بڵێن جلشۆری بێکەڵک نازانم تازە بووە یان ئێستاشمە لای وەسانەجات کە خۆی خاوەنیم کۆگایە بزانین ئەم جلشۆرانە تازە بووە یاخۆت ئیشی تیا کردووە و مەغزانە چۆنە وەسانەجات سڵاو لێبێ ناوەکەم تەواوەتی وایە کاک نەجاح ببوورە ئەم مەغزانەی کە تۆ هەتا جلشۆری تازە بووە یا کۆم بە تێکەڵی تێە فرۆشتنی ئەشێ خەڵک بە تایبەتی من پێشەکی سەلام عەلەیکوم سەلام ڕەحمەتوڵڵاه جەنابتانەکەم زۆر سپاس هەموو کات شوتمە الحەمدولله سپاس بۆ خوای گەورە کە بم کارە سادە بە سەرمانی کردوتەوە سپاسی خوای گەورە کەم لا حەول ولا قوة إلا بالله العلي العظيم پێشەکی بەخێر بێن ئەم ئەشیانەی من زیاتر ئەشەی خەڵکی زۆر تیا بووە نزیکی لەوانەیە 250 غەسالی تیا بووە بە جلشۆر و بە قاپشۆریش بەڵام زیاتر موادی خەڵکی دەوری 70 غەسالی خەڵکی تایە هی فرۆشتنی تایە ئەتر باتیەکەڵی هەمووی تایە ئەتر ئەوەی کە بە ئەوەی کە ئاوەکە بردی ئەوەی خۆم چاوم لێ بوو نزیکەی 2 مەتر و نی و 2 مەتر ئاو هاتووە دوکانەکەم دەوری 2 مەتر ئاوی تێچووە هیچی بە کەڵک نەماوە ئەمە چونکە عەقڵی غەسالەیە غەسالی ئۆتۆماتیک بۆ شارەزایی وەستاکان زیاتر ڕەنبێ ڕووکردنەوە باشتر بزانن ئەشیای کارەبایی کە ئاوی تێچووتر نابێتەوە غەسالە دوایش مەڵی خەڵکی زۆر تیا یعنی داوای لێ بن لە خەڵکە گەشەکەم ئەوەشی کە لە دڵی دەرنەچوە هەر خزمەتێکم من لە خزمەتیانە ئەگەر ئەوەی کە بە کەڵک مابێ ئەوە تا ئێستا لە دەرەوە بینیوتانە ئەبێ بەمانە بە کەڵک ماوەوانی هێناوتانە دەرەوەیان بێکەڵکەن هەمووی ئەمە ئێستا ئەشیای خەڵکەوە جیاکەینەوە ئەشیاگانی خۆمان زۆری دەوری 25 غەساڵەی خەڵکیش ڕۆیشتووە لەگەڵە هەر بەسەر ئاوەکە و هەمووی ڕۆیشت ئەتر هیچیشمان بۆ دەنێ بڵێ ئەشای وردەمان زۆر بوو ڕۆژێ پێشەوە ئەشەم لە کەرکوک بووە بای 2 میلیۆن ئەشیان بواتووە
ئەتر احتیمال هەیە خۆم مەزەنی وام هەیە نزیکی بای 2 دەفتەرونی و ئەشام لەناو مەخزەنەیە بوو بەکۆی گشتی ینی زەرەر و زیانەکانی تۆ ئەوە بەکۆی گشتی ئەچێتە 2 دەفتەرونی و بە غەسالە و باشەوە ئەوە هیچ قەرزاری کەرکووک و سلێمانی و ئەمانە ئەبین بەڵام هەر لە خزمەتی ئەوانەیەم کە لە دڵیان دەرنەچێ من هەر خزمەتیانەکەم ئەوەی کە بۆمانیش دەرچوو بێ هیچ دەرنەچۆ بەس خۆمان لەخوا بە زیاد بێن ماڵی ئەڕوا با بڕۆ کێشەمان نییە بەس سەرمان لەخوا بە زیادێ خۆم و کوڕەکەی تیابووین هەردووکمان بە پەلە دەرچوین دەرگاکانمان بەجێش ئەتە سیارەی هێنای خوارەوەیدا بە دەرگاکەی ئەشکان دەرگاکەی شکان ئاو چوە ژوورەوە یعنی دەرگاکەتان داخست بوو تا دەرگاکە نشکا بوو کێشەی نەبوو داماخست بوو تا دەرگاکە نشکا بوو تا حەدێک باشتر بوو قڕولیتە ناڕۆشتر بوو ئێستا ئەم قڕاوە پێشتر ئاوە هات ئاوەکە تا حەدێ ڕەنگە تاسیرێکی وای نەبووە بەڵام قڕولیتەکە هیچ شوێ لە مەقانەوە هاتووە ئەما مەسانە بە ڕێزانە زیاتر لە بوارەکە شارەزان زیاتر ئەوە هەستەکەم هەر قڕولیتی ئەو حەفروشتانە بێت کە کراوە یاهی بەنداوەکانەی هەرچیەک یعنی ئەگینا ئاوەکە بووە ئەو زەرەری بە تۆ ناگەێت لەوانێ من ئاوەکە بواە پاکمە کردەوە وشکمە کردەوە چاکە بێت بەڵام کە قڕولیتەی تێچوو ئەم عقلی غەسالانە نابێتەوە غەسال ئەبێ هەمووی فڕێدا تەوەی کە ئێستا دوکانەکەش دەنامتان لەوانە بینی بێتان گسکم لێداوە هەمووی گەر کردوتە دەرەوە هیچی بەکەڵک نایە ماڵەکەتان لەکوێ ئەگەر خۆشە بناسێنی سواز دەکەین پێشەکی بەخێر دەستۆزیانەکانتان چی بوون ماڵەکەمانەمە تا لێرە سێ چوار ماڵ لەم پێشەوەیە وڵی گەڕەکەکە بەعام زەرری بووە بەس لەو خوا گەورەیە بە زیابێ زەرری ڕوحی نەبووە لەخوا بەس زەرری ڕوحی نەبووە ئەم گەڕەکەی ئێمەش بڵێن کوروسەکەی ڕواایە لە پێش تەمەنی ئێمە ماوە بێراتەوە تۆزە لەوانە ئامادەسازی تا بێ بەڵام خەڵفریای ئەوە نەکەوت یعنی لە پێش تەمەنی ئێوە وا بوو ئێرە بەڵە قوربان پێش دروستنی چەند ماڵش لە مەقانەوە دێت لە مەقانەوە دێت بەڵام جاران ئەو نەبیناوشت زۆر نەبوو ئەو نەمەغزن وشتانە زۆر نەبوو ئاوەکە ئەڕۆشت ئارەوەڵا لە چەند ماڵ دروستەوە ماوا لێرەوە دێت بەڵام ئینتر ئێستش لەوانێ هەر وەکو برادرانش بەحسیاکە کەم تەرخەمیشی تابێ کەم تەرخەمەکە چی ئاگەڕێتەوە دیسانە بۆ ئەو باخانە بۆ ئەو ڕاڕەوانە کە گۆڕیانە ئەمە 4 ساڵ ئیسپادەما کردووە بە حەقەت ئەو ئاوا لە 4 لە دراوە ئاوەکە کەم بووە ئەمە چەند ساڵا هات بۆگەم فێزانەی دوێنە پێرە نەبوو ئاوەکە کەم بووە چونکە بەو لا ڕۆی بەلای معرەزەکانی شاڕۆی پشتی ئەنفالەکانی پێڵەوە لای مزگەوتی سالارفەقەوە لەێژ لە دوو شوێن لا دراوەتەوە لە بەری مۆفەرەکانش لە دوو شوێن لا دراوەتەوە ئاوەکە ڕۆی چەند ساڵەکە باران هات ئاوێکی کەم هات بەم شێوەیە نەبوو بەس ئەم جارە ئیتر ئیرادەی خۆی گەورەیە شەپۆلەکە زیاد بوو ئەوەش تەحملی نەکەن بەڵام ئێمە قایمقامیە ئێمە بەڵێ ئیمساڵ پارچوونە پاچوین بۆ لای چون بلای جەماعەتی مەڵبەند لەگەڵمانە هاتن چووی ساترەکان ڕاڕەوەکان هەمووی سێرماکرد خۆشیان هاتن ئامادەیان نەبوو ئیدوتی ئەمە لەگەڵ شارەوانە قساکەین و باش شارەوانی بێ جوو تێ بکات ئەم ڕاڕەوانە بەڵێ بە حەقەت ئەو برایش بەحسی کرد ڕاڕەوی ئاوەکان کە لا دراتەوە کەم نییە زۆرە بەس برادری وایە ماڵی وهەیە لەو بەرەو خانووی کردووە بۆ ڕێکی لەوانێت 8 ئینچ بێت 10 ئینچ بەدای ناوە و ناو ڕاڕەوەکەەوە خۆڵی کرد پاڵی سارگەی پەڕێنێتەوە یان باخەکەی لەو بەرە خانەکەی لەوەرە ئەوە بۆتە کێشە زیاتر چونکە ئەم ئاوە بۆڕی ڕای ناکێشێ ڕاڕەوەکە شۆفڵ بە نایە ئەڕات بەڵام لە زۆر شوێن نەک شوێنێک نەک دوان نەدا ئێمە چوینە مەڵبەند لەگەڵ ئەم پیاوەی هاوسێمانەوە تا لەم پشتەوە جەماعەتی مەڵبەند ئامادەیان تیا بوو هاتن شوێنی سەی ساترەکەمان کرد پێرارەکەکە لاپاکە هەولێر بوو ئەمساڵ نەچوینە ئەمساڵ یەکەم باران بوو ئەمەش خەڵکی چاوەڕێەوەی پێشبینیمان ناکرد بەو شێوەیە بێت ئەگەر ئاو فێزانەکە زۆر نەبووایە زەرەکەش لێرەوە زۆر نابوو چکە لا دراوەتەوە تۆکو خۆت زەرورزیان چیت بەرکەوتو لە ماڵەوە وەڵام من ماڵمان عشای ماڵمان هەمی کەوتە ناو ماڵ خۆم و یەکێ لە کوڕەکانم سیارەمان کەوتۆتە ناو ئاوە عشای ماڵیش فرانەکە من خۆم لە مزگەوتەکەی گیرم خواردبوو لەبەر لاپا ڕێ نەبوو بڕێنەوە لە نوێژی نیۆڕۆبی ئەل لە مزگەوتەی پشتمانەوە ڕێمان نەبوو بڕێتە مناڵەوەی لە ماڵەوە بوو خۆیان دەرکرد بوو لەخوا بە زیابی ئەم گەڕەکە زیانی گیانی نییە بەڵێ تەلەفۆنە بۆیان کرد لە ماڵەوە بەڵێ تەلەفۆن وایان کرد خۆیان ئاگادار بوو خۆیان دەرچوونە بەڵام عشای ماڵەمی کەوتە ناو ئاوە
ئەوە سەلاجێ و مەسەلا فەرشە و کومبارە و هەچێکە تقریبا 30 سانتیم ئەم ئاو چۆتە ماڵەوە 30 سانتی لە ناو هۆدەکانە سوڕاوە چیت بۆ دەرچووە یان ئەشیای ئەرزینە ئەشێ ئەرزیت هیچ بۆ دەرنەچووە بەڵام ئێمە پێشنیاری تریشمانەیە شت هەیە شت حەلی هەیە ئەگەر حکومەت بێتە سەر خەت حەل هەیە ئەو ڕاڕەوانە چاک کرێت جاوەک ئەو براش بەحسی کرد ئاوەکە کە لە مەقامێتە خوارەوەیەتە سەر دووسایدی کەرکوو ئەمە کە لێوە دێتان بەرەوەلا دێتان بەرەوە مستەلەسەکەی پێڵێن یەکجارم زەرەدا ئەو ئاوە ساڵان لێ پاڵ جادەکەەوە ئەڕۆشت لێوە ڕۆی جسرەکەی ڕێ شۆڕچێ بڕی و ئەچوو بەدی ئەچوو بۆ شیوەسوور ناتە ناوشار ئێستا و ئاوە ئەگەر ئەوە ئێمە کاتی خۆی کاکشێرزا لێرە قایم قام و شێسات حافظ لەگەڵ خەڵکی ئەم گەڕەکەیە کاکشێخ ساڵحوان خەڵکەم گەڕێ کۆمەڵە خەڵچوونە لای خۆی لە دەوام نەبوو کاتی دەوام نەبوو تەلەفۆنمان بۆ کرد لە سلێمانی بودی ئێستا گەمێر حال لەگەڵا دانیشتین ئەو پێشنیارەما کرد لەو دیجادە دووسایدەکەەوە سنووقێکی گەورە بکرێت سنووقەیەکی گەورە بکرێت بە دەستەکەی شۆڕشە ئاڕات لێوە چێتە بۆ شیۆسون نایەتە ناوشار خەڵکیشی بەرناکە یعنی ماڵی خەڵکی لە بەرانیە بینای خەڵکی لە بەرانیە مەخزەنی خەڵکی لە بەرانی ئەو کاتە جوابەکەی وا بە ئەو ئامادە بوو وەدی ئەو پارەیە لە بەردەسانیە بۆ ئێرە ئێمە وتمان کاک شێزا ئەو پێشنیارشمان کاک شێزا با حەفرەکە بکرێ با حەفرەکە بکرێ ئاوەکە لا بدرێتەوە لە وەختێترا ئەگەر حکومەت پارەیەکی سەر کرد بودجەیەکی سەر کرد سەب بکرێ و بانی سەب کرێ ئەگەر کاتیش بێت بە شۆفڵ هەر لە گڵەکە ڕێڕەوەکە بکرێتەوە ئەو ئاوە ئەم زەرەری لەم خەڵکە نادە خەڵکە بەڕاستی ێستا تۆ زەرە نیان کرد ناکرد کرا شتێکی هاکەزایی بوو بەڵام کاک شێزاد جوابەکەی ئەوە بوو ئەو ئامادە بوو بە حقت ئامادە بوو جوتیشی کرد بڵم لە هەموو بەرپرسەکانی ئەم زمانانە زیاتر ئەو جوودی کرد بەڵام ئەتەوتی ئەمە حکومەتە ئەو بودجێمان لە بەردەستانی ئەمە زۆر بەستن و قێ بکەین و ئەو پارەی بەسە وتمان کاک شێزاد جارێ با بکرێت لە گڵەکە بکرێت ئەی بۆ بە بەرپرسانی ئێستاتان نەوت هی وەڵی بەرپرسیار ئێستا هەموو ساڵێ بەخوا لەگەڵ خەڵکیم گەڕگەمە چون هەمە ڕەجاماگەڕ هەر داواما کرد ئەڵێ ئەوواکرێ واکرد نەکراوە بەڵام ئەوە بە حکومەتە کرێت بە حکومەتە کرێت بەڵێ داواکاریان بەرپرسانەیە و ئیداریەرە بەڵام لەوای لە توانیاوانە نەبێت بەڵام بۆ حکومەتە کرێت حکومەت بودجێ هەیە و ئیمکانێتی هەیە و بەڵام ئەوەیە خەمخۆرێکە بێ لێرە بیجوڵێنێ ئەگەر ئەوەی ئەو دووسایدەکەەوە بکرێت لای مۆنەمێتەکەیەتە خوارەوە ڕووناکات ناوشە هیچ بینایەکی خەڵکو عوزر نێننەوە بیانون نێننەوە هیچ بینایە هیچ مەخزەنێ یەک تەلاری لە بەریانی قەپانەکەی پێڵێن قەپانێک لە خوارە و کراوە عیژاکە چ لا قەپانەکە و لێوەڕوە ئێمە پێڵێن ئەچوە بە چەمی شوێش ئەو دووجادە دووسایدە دەستەکانە خۆش بێت هەگەر حەل ئەمە بکرێت بەڕاستی ئەم چەمچەماڵە لە سە تا هەفتەی ئاوکی لەسەر لاچێت دەستەکانە خۆش بێت طبعا ئەم هاوڵاتیە ئەمە من ئێستا چوومە ماڵەکەی زەرور زیانێکی زۆری بەرکەوتووە یعنی لە ماڵەکە هیچی بۆ دەرنەچووە طبعا دیواری ماڵەکەی بە تەواوەتی گوپیەوە یعنی نزیک بۆتە لە ڕوخان لە کاتی لافاوەکەیە خۆی و ماڵ مناڵی لە ماڵەوە بوون بە هاوکاری دراوسەکانی توانیوێتی ماڵ مناڵەکەی لە سەربانەوە ڕزگار بکە بەڵام وەکو کەلوپەلی نێوماڵ هیچی بۆ دەرنەچووە اینجا ئەمە خۆی حەزەکەم باسی چیرۆکەکەی بکەوە ئیشوکاریشی ئیشوکارێکی ئەوتۆی نییە تەنها ڕۆژانە با بڵێن دەبە و کاتۆکەوە کاتۆ بۆی کە پێداویستی ماڵ و مناڵی خۆی پێداوین کە ئێستاش ماڵەکەی وای لێ هاتووە بەڕاستی جێگەی داخەکەمان ناخۆشە خی گەورە بۆتان قەرەبوو بکاتەوە حەزەکەم تۆ پێم بڵێ ینی ئەو کاتێک کە لافاوەکە ڕوویە ماڵ مناڵەکە لە ماڵەوە بوون و دواتر چی ڕوویە چۆن لە پرێکە ئاوەکە هاتە نێو ماڵەوە چۆن توانیتان خۆتان ڕزگارکەن بە ناوی خی گەورە و میێرەبان پێشەکی بەخێراتنتانەکەم بەخێراتنەوە برا بە ڕێزاناکەم بەخێراتنی ئەم هاوسێ دووسۆزانەمەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بەڕاستی من دەور نزیکەی نازام 10 ڕۆژە بۆ 15 ڕۆژێکە بێیان 12 ڕۆژە هاتوومەتەیانە بەڵێ لە خانوو کریا مەتر خەزورم و خێرخوازان ماڵیان ناوە بێ و خانویان بۆم کڕی کە خانی قوڕە شکرم بە بەشی خی گەورە ئێستا لە کاتی لاپاوەکەیە من هەتاکو هاتم دوو مناڵ ڕزگارکەم جیرانەکانمان فریامان کەوت مناڵەکان ترمی ڕزگار کرد 5 مناڵم هەیە بە تاقی تێنە نەمەتوانی کامیان ڕزگارکەم بەڕاستی ئێتر ئێستا ژیان تیایی نەما هەموو ماڵ مناڵەکە لە ناو خانوەکەی بوون بەڵێ لە نامی ناو کاتەمە خۆم ئەمەنم لەنا ئاوا بوو ئێتر دوای جیرانەکانمان زانیان قیش و ئەوانە دەستی پێکرد بوو هاتن فریامان کەوتن زوو مناڵەکانمیان دەرکرد سپاس بخوا خۆمان سەلامەتین بەسەترەوە عشای ناو ماڵوانە هیچی نەما و خانۆکەش بە کەڵکی ژیان نایە و لە بەرەوەی قوڕە هەمووی گوپی داخوت هاتی بۆ سەری ئاگاداری تە منیش بژێوی ژیانمان لەسەر قوتی کۆکردنەوە و ئاسن و ئەوانەیە 4 مناڵم لە مەکتەب و خاوەنی 5 مناڵم 4یان لە مەکتەبە خوێنیە
یەک کتاب و قەڵەمیشان بۆ نەماوە ئەوە هیچ عشای ناما ئێستا ماڵ مناڵەکە لە شوێن لە سلێمانی لەما باوکیان لێرە چیەکەی لە خانووکە تۆ چی لەکەی ئێستا وڵی ژیانی تیا نەماوە نازم مەگەر خانوویە کرێ بگرمە تا خی گەورە دەروێکمان بۆ کاتەوە خێرخوازان بێ شتێ بێ هەر هۆدەیەکمان بۆ دروستکەن مەمنونیانەبێ وەکو ماڵ و ئەشیای ماڵ ئێستا پێویست بە هەموو شتێکە بۆت بکرێتەوە هیچ نەماوە وەڵام دوو ڕۆژەی پێش و یەک جانان خواردن ئەوش دوێنێ جەماعەت کۆمپانیا بوو بزەبت نازم کام کۆمپانیا بوو هات نانی بەخشانە لەگەڵ ئێستاکەش ئافرەتێک هەنێنی سکوشتی تەوزیە کرد ماڵیاوە بێ ئەنا یەک شت نەماوە لێ مناڵ بێن و چیرێک بەم بێ بەم وەسعە چیرێک نازم ناتوانن هیچ بکەن تازە هەتاوەکو ماڵەکە پێویستی هیچی لێنێ بیشیان بۆ ناتوانم چیان لێگەم ماڵەکە ئەبێ بڕوخێندێ دووبارە چاکی بکەن وەڵی ئارە وەڵا ژیانی تیان نەماوە ئەو خۆتان ناتن بانی سەیتان کرد هیچ ژیانێکی تیان نەما سێقەی نییە بڕوخی ئاڕوخی یەکسەر لەبەرەی گوپیدا قوڕە ئاوی هەڵمشی ینی ئاراستەی حکوومەت بوو ئاراستەی لانی پێنیدار و باز لە ماستەر پلان و پلانسازی شارکرا ئێوە کوچالاکوانی مەدەنی چیتان کردووە بۆی کە ینی ئەم ڕێڕەوئاوی ئەو زێرا بە سنووقی کە کاک حاجی باسی کرد دروست بکرێ بۆی کە وەکو باسی کرد ینی لە سەدا هەفتای ئەو کێشەی ئاوی ئاو بڵێن بارانە و لافاوە چارەسەرە بوو مەسەن ئێوە کوچالاکوان چاوڵێکتان داوە بۆی ئەم بابەتە بەس نەبێ بە مەسلەی ئاوەکەی چەمچەماڵ و گۆپتەپا ینی هەروای لێ هاتووە یان ئەمە بابەتێکی ترە بەناوی خی گەورە و میهرەبان سوپاس بۆم دەرفەتە لە ڕاستیە ڕەنگە ئەتەکێتی بەرنامەمان تۆزێت شێوانە بێت هەم جلوبەرگمان هەم شوێنێکە داوای لەبرد نەکەین لە پەیام لە بینەرانی ناشوێنەکە واقعەکە ئەوەیە ڕاستیە واقعەکەەوە تاوان کە هەر ڕووداوێک ڕووەدا حکوومەت لە هەموو دنیای وایە سنتەری هەمانگی قەیرانەکانی هەیە ئێمە لە حکوومەت یاریمی کوردستان ئەم سنتەرەمانی سەر بە وەزارەتی ناوخۆیە بەداخەوە تا ئێستا کە نزیکە بینە لە کاتژمێر 148 کاتژمێر بەسەر ڕووداوەکەی تێ ئەپەڕێکام ڕۆ پێنجشەمەی ڕووداوەکە ڕۆژی سێشەمە ڕوویداوە تا ئەم ساتە کەمترین ئاماری قوربانیەکان وەکو هەر عشوایی ئامارەکانیان بڵاو کردێتەوە ئەمەش دەرفەتی ئەوەیە کە حکوومەت خۆی لە قەیرانێکی گەورەیە لە ڕاستیە هەر حکوومەت پێشووتر لە قەیرانێکی گەورەیە بوو بەس کە ڕووداوێکی ئاوا هەموو عیبەکانی دەرکەوتەوە لە ڕاستیە وەکو جەنابی مامۆستا باسی کرد ئەم بابەتە تەنها پەیوەندی بە کەشوهەوا نییە ڕاستە کەشوهەوا بابەتێکی سروشتیەوە خی گەورە بارانێکی نردووە بەڵام پەیوەندی بە ئینسان بەڵێ هەموو ئەمانە ئەمە بە دەرەجەیە حکوومەت لێ بەرپرسا ئەوەی کە مامۆستا ئاماژەی پێکرد ڕەنگە زۆر من نچمەوە سەری بەڵام تاکیدێک لەوە ئەەکەمەوە تەجاوز تەسکردنەوەی ڕێڕەوی ئاو ئامادەکاری نەکردنی حکوومەت و شارەوانی بۆ ئەو منهۆڵانی پێویست بوو سەری منهۆڵەکان پاک بکرێتەوە ئەمە سێ گرفتە کە بەڕاستی ئامادەکاری و پێویستیان بۆ نەکرا ئەڵێ دوای باران فەرنجیم بۆ چییە؟ حکوومەت ئێستا هاتووە کۆمەڵێک حەفار و شۆفڵی بردوێتە سەر جادەکە ئەو ڕێڕەوە ئاوی کە لەبانی مەقانەوە بەبینی چەرمستی و سێگۆشەکەی تێپەڕەبێ ئەوێ ئێستا پاکی بکاتەوە ئەو گەورە یەکێکە لە گرفتەکان کە بەشێکی زۆر ئەو قڕۆلیتی ئاوەی کە هاتووە لە ڕابردووە هاتە ئێرە ئێمە ئازانین ئێرە بناڵ بووین لەم سوود شارێ ژیاوی مناڵیمان تەمەنی مناڵیمان لێرە بەسەر بردووە ئەزانین کە ئێرە شوێنی ڕێڕەوی ئاوە ئەزانین ئەوە بەڵام گرفت هیچ شتێک نییە چارەسەر نەکرێت دوای لە نەوەتەوەیەکەوە تا ئێستا کە ئێستا 2025ەوە کۆتایی دی حکوومەت نەیتوانیوە چارەسەری ئەمە بکە دەلالەتی ئەوەیە کە ئەمانە پلانیان نیە ئەوکەوەی کە پلان پەیوەندی بەوەیە کە حکوومەت بیر لەوە بکاتەوە هەموو وەزارەکان دانیشتن بە تایبەت پلاندانان ئاوادانکردنەوە شارەوانی نەیانتوانیوە چارەسەری ئەم گرفتە بکەن دوای 48 ساعت لە ڕووداوەکە ئێمە هەموو شوێنێک مختارمانەیە حتا نەیانتوانیوە ئامارەکان وەرگرت کە ئێستا حکوومەت ئامارێک ئێستا لە بەدەستانیە شوێنێ زیانی ئەوانیە ئێستا ڕێکخراوەکان
خۆراکیان هێناوە ڕێکخراوەکان کەلوپەلیان هێناوە چاوەڕوانن دابەشی کە دابش ئامارەکانی و پێست دابشان نکرێت فەرمو ئەم خەڵکە ئێستا لەو سێ پیاوە بەڕێزەوە زیانتان بەرکەوتوت خوا ئەو هاوکاریانی کە هاتوو بم بۆ ئەم سنوور کە وەتا ناتوە هاوکاریوانیە وەستە پێچاکو حتا مەبەستم ینی کە زۆرترین زیان ڕەنگە ئەو پیاوە بەڕێزە جەنابی وەستا بەریکەوت بێ یعنی هۆکارەکەی ئەوەیە ئەمانە پلانیان نییە ئەمە کلی بەرپرسامە قامێت لەمە بەرپرسە شاروانی بەرپرسە ئەوانی کە ئەبێت تیم دروستکەن لەسەر ئەم بابەتە ئەگەر پیان نەکرا زۆر ئاسایی بوو بیان و تا خەڵکی کوردستان ڕێکخراوەکان چالاکانی مەدەنی مامۆستایان هەموو ئەوانی کە لەم شارەیە ئەژین ئێمە ناتوانین ئەمە قەیرانێکی گەورەیە وەرن لیژنە دروستکەین بەیەکەوە نەبانگی خەڵکی ئەکەن نەخۆشیان ئەتوانن ئێوە لە کاتێکا لە هەموو گەڕێکێکا ئەو پیاوە بەڕێزانە ئازانن وەسا ئازانێت مختارمان هەیە ئەبواە داتای پێ بواە ئێستا زۆرترین زیان بەرکەوت بێ ئەم ڕێڕەوە بەریکەوتووە گەڕێکی پیرادیەکان قەرانگیریەکان تا ئەچێتەوە بۆمە فەرڕاڕەوێکی ئاوی زۆر گەورەمانەیە سێ گۆشەکان لە هیچ دریایە نەبوو ینی بەڕێزان ئێمە ئەگەر مهندیس نەبین بەڵام کەسانی علمین ئەزانین هیچ شوێنێک لە دنیای نەبووە شوێنی بەرز زیانی بەرکەوێت سێ بەرزترین شوێن لە سنووری چەمچەماڵە سێ گۆشەکەیە چەرموستیە لەگەڵ گەڕێکی ئاسوودە کە ناسراوە بە ئەنفالەکان ئەمانە زیانیان بەرکەوتووە هۆکارەکە چییە هۆکارەکە ئەوەی ئەمانە نەیانتوانیوە بەداخەوە کۆمەڵێک باخ دروست کراوە لەم سنوورە ئەو باخانت تەجاوزتیایە ئاوەکان تەست کراوەتەوە پاک نەکراوەتەوە ئەمانە هۆکاری ئەوەیە کە بەڕاستی خەڵک زیاتر زیان بکە داوام مەسەرکردنەوەی داوام یەکێک بوو لە خاڵەکان ئەوانە یعنی ڕاستە قەبارەی وەکو کاحاجی فەرمووی ڕاستە ئەم شوێنانە ڕێڕەوی ئاوی بووە لافا و گرتوێتەوە بەڵام من لە نەوەتەکانەوە بیرمە لەم شارەیە ئەمە بۆ یەکەم جارە زۆرترین زیان بەر خەڵکی بکەوێت دەلالەتی ئەوەیە هەتا تەجاوز زۆر بێت هەتا کەم تەرخەمی حکوومەت هەتا چاونوخانی ئەمانە کە بەرامبەر بە ئەو نادادیانە و ئەو تەجاوزانی کە لەم سنوورەیە خەڵک کردوێت تەمان خەڵکی دەست ڕۆشتوو لە ڕاستیە خەڵکی هەژار نایکە ئێستا وەستا دەیان و سەدانی وەکو ئەمە بەرکەوتووە ئەوەی هەیەی ئەو لە پێشووترە هەر هەژار بووە لە پێشووترە ماڵەکەی شتێکی کەمی تیا بووە کاکە لە ماڵ پێشووترە ماڵەکەی خێرخواز بۆی کردووە ئێستا خانووەکەی بردوێت یعنی ئەم ناتوانێت بێت هاتۆ خاڵی سفر هاتۆتەوە خاڵی سفر ئەو پێشووتر نزیک بۆ لە خاڵی سفر ئێستا ئەبێت چۆن بێژیان لە ڕاستی ئەمانە هەمووی من پێم وا بێ ڕاستە هەمومان شکرین بە بەشی خوای گەورەوە ئەو پیاوە بەڕێزانە وتیان بەڵام ئەبێ دوای ئەمە کە دوێنێ جێگری سەرۆکی حکوومەت لەم شارە بووە ئەبێ کەم تەرخەمان هیچ بەڵێنێکی یا دوێنێ هاتێ دوێنێ بەڵێنی داوە کەوانی کە علاساس لە سەروی ئەرکی خۆیان جێبەجێ کردووە سزا پاداش بکرێن ئەوانشی کە کەم تەرخە بوونە سزا بدرێن بە ئێمە گومانمانەیە لەمە لە ڕاستیە لە پێشووترە خەڵکێکی زۆر لەم شارەیە کەم تەرخەم بووە بەرپرسانی ئەم شارە کەم تەرخەم بوونە ماکیاژی لاوازیەکانی خۆیان کردووە ماکیاژی ئەو کەم تەرخەمیانیان کردووە کە خوانی بەرپرسن بەڕاستی نەمان بینیوە و چاوەڕانی بیبینین بەڵام دڵنیام چونکە ئێمە تەجروبەمان لەگەڵ ئەمانەیە عرب قسەیەکی ئەڵێ ئیسئەلوا المجرب ولا تسألوا الحكيم لە کەسێ بپرسە کە ئەزموونی هەیە نەک لەوەی کە حەکیمە ئێمە ئەزموونمان لەگەڵ ئەم دەسەڵاتەیە ئەمانە بە پینە و پەڕۆ بە بەڵێنی بێکردار بە قسەی باق و بریق ئەیانی ئەو خەڵکە کە زیانمەند بووە ئەو خەڵکی کە بەری کەوتووە وای لێ بکەن کە ئەمانە ئەیانوێ خزمەتیان بکەن یا دروستکردنی سنووقێک یعنی چی تۆ حکوومەتی ئەبێت بودجەت لە بەردەسابێ یعنی من ئەم پەیامم ئاراسی حکوومەتە سنتەری هەمانگی قەیرانەکانمانێ لە وەزارەتی ناوخۆ ڕۆڵی ئەو چیە لەم بابەتەیە ڕۆڵی ئەو چی بۆ لەوەی کە جگە لەوەی کە پامی ئاراسی قوربانیەکان و خەڵکی زەرورمەندەکان چی شتێکی تری کردووە خۆ ئەوانە خەڵکی زیانمەندن کووە چیان بۆ کراوە 48 ساعت بەسەر ڕووداوەکەیان ڕوەدا کەمترین تیمی حکوومەت هاتووە سەرژمێری کردو ئەسان ئەو 500 ماڵی کە ئەڵێ هەلە خۆیەوە ڕقەمی لێداوە هیچی بە دقیقی نەیوتووە لەبەرەوە ئەبێ کاتی ئەوەیە کە بەڕاستی دەست بخرێتە ئەوانشی لە خەڵکی خێرخواز ینی ئەبێ بە دقیق
یعنی لە هەر وڵاتێکە کە کارەساتێکی سروشتی ڕووەدا یعنی بودجەیەک هەیە تەرخان کراوە بۆ کارەساتە سروشتیەکان یعنی هەر کارەساتێکی سروشتی کە ڕووەدا ئەم بودجەیە تەرخان کراوە بۆی یعنی ئێمە تێناگەین من لە دوێنەوە بە دوای ئەوەم بزانم یعنی ئەم بودجەیە لە هەرێمی کوردستانەوە تا دیار نییە و من پەیوەندیم کردە بەشێک لە ئەو پەرلەمانتارانەی دەرچوون باسییان لەوە کردووە کە ئێمە جارێ سوێندی یاساییمان نەخواردووە و حکوومەتێکی کاربڕێکەر هەیە بەڵام خۆ دەکرێت حکوومەتی عراقی بنمونە ئەگەر حکوومەتی هەرێمیش ناتوانێت سەرخان حکوومەتی عراقی چاوی ئێرە دەبینە کار ئەم کارەساتەی کە ڕووی داوە ینی قەرەبوو بکرێتەوە جا طبعاً ئەم خەڵکەی کە لێرن هەمووی زیانیان بەرکەوتووە مەتە لە دوێنەوە باسیەکەن کە ینی هیچ کەسێکە نهاتۆ بۆ لایەن ینی باسییان نەکرێت چەند زیانیان بەرکەوتووە ینی وەخۆ بەڕێزانە باسییان کرد دەبوو لیژنەکە خێرا پێک بۆیان درا دوای 48 کاتژمێر ینی زیانەکان بزاندرێت چەندە و ینی قسەی جدی لەسەر بکرایەوە لیژنەکە بەڵێنێکی پێیان بدا هیچ نەبووە دڵیانی خۆش بکرا چونکە ئێستا ئەمانە هەمووی بێتاقەتن کۆمەڵێک زیانی زۆریان بەرکەوتووە دەبواە وعد و بەڵێنێکە بێکە بۆی دڵیان خۆش بکە ینی یەکێک لەمانە ئەم خانەوادە بەڕێزەیە کە ئیشەڵا خی گەورە بۆی قەرەبۆ کاتەوە ماڵەکەشی بە باشی نۆژە نەکرێتەوە بەڵام دەبوو وەکو باسییان کرد بەڕێزان ینی خەمخۆرێکە بواە کە بەهاتایە زیانەکانی ئەمانی بپێوە و بەڵێنی قەرەبووی پێ بدە منش مەلای کاک نەبەست وەکو چالاکوانێکی بواری ئەنفالیش ینی ئێرە خۆتان نەزانن پایتەختی شەهیدانە ینی وەک بازەکرێ ئەمە پایتەختی شەهیدانە ئەیکوا لایە خزمەتەکان لە ئاستی کە سوکاری شەهیدانە بۆیان نەکاک نەبەسڵاو لێبێ دەمێت پێم بڵێ ئێرە ینی پایتەختی شەهیدانە بەڵام ئەمەی کە باس کرا بەداخەوە ینی چەند ساڵە وەکو مام حاجیش باسی کرد داوای ئاوڕێکی سنووخیەکەن کە ئەم کێشانە دروست نەبێ وەکو باسی کرد بە تەمەنی خۆی ئەو بەو گەڕەکەیە دێ و لافاو دروستە بێت ینی ئەوە دەبوو وابێت ئێستایان بۆ ئەمە تا ئێستا هەیە و چارەسەر نەکراوە بەناوی خی گەورە و میهرەبان پێشەکی بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتانەکەم و سپاسی ئەو خەمخۆرێتانەکەین کە لە یەکەم ساتی ڕووداوەکەەوە بەڕێستان بە پەیامنێرەوانە بە هەواڵی بەپەلا لێرەدا بوونە و لە ناخی دڵمەوە هەست بە ئازارەکانی هەرێک لە براکانمان ئەوانەی کە زیانی مادیان پێگەیشتووە بۆ چەند ساڵ کۆکردنەوە کە دەبێت لە ئازاریان تێبگەین ئەوانەی کە زیانی معنەویش و مادی معنەویان پێگەیشتۆ و جەستەییان پێگەیشتوانی کە وفاتیان فەرمۆیمە هاوبەشی خەمیانین وەکو چالاکەوانێکی مەدەنی وەکو هەستکردنەوە پەرپرسیارەتی وەکو ئەوەی کە لە ناخی ئەم میلەتەیە ژین لە خەمی ئەم میلەتەیە ژین ئەو نەمان پێکرێ داواخارین لە خوای پەروەردگار بۆیان قەرەبوو بکاتەوە و پاشان هەمووان هاوکاری جددی بین لەسەر کەمکردنەوەی ئەم زیانانە لەسەر کەمکردنەوەی ئەم لێدانەکە بۆ لێدانیشی سروشتیان دەستکردیان هەر بارێکە گرنگ ئەوەی ئێمە باز لە ئیسال هەرێک برابەڕێزەکان و ئەم برابەڕێزانەمان باسی هۆکاری ڕوودانەکەیان کرد و جۆرەکەی ئەوانە گرنگ ئەوەی ئێمە لەم واقعەدا لەم ئێستایا چیمان پێکرێ بۆ ئەم برایانە بۆ خەڵکی تر چیمان پێکرێ ئەمە زۆر گرنگە جا چ لە ئاستی حکومەدا بێت تاک بێ شەخص بێ دەوڵەمەندانی ئەم شارە بێ ئەوە گرنگترین شتێ یەکێ لەو شتانی کەم برابەڕێزانە باسییان نەکەمە باسی کەم ئەوەیە کە لە هەموو شارێکان لە دنیا ئەمە قسەی من نییە بڕۆبی خوێنەوە سیستەمی پاراستن هەیە سیستەمی پاراستنی لافاو هەیە سیستەمی پاراستنی ئاگر هەیە سیستەمی پاراستنی کارەساتی سروشتی هەیە سیستەمی پاراستنی بوومەلەرزە هەیە ئایا لێرە من لە بەرپرسانی ئام شاراڵێم سیستەمی پاراستنی چەمچەماڵ لە لافاو کووە ینی پێشوی ڕووبدا ینی پێش وەڵام من ئاگام لێ نەبوو لە دەسەڵاتی منابوو ئەمە قسەیەکی سەرجادەیە تۆ حکوومەت وەزارەتی شارەوانی هەیە قایمقامت هەیە سیستەمی پاراستنی ئەم شارە چیە ئەمەیەک دوو سیستەمی پاراستنی ئاگری ئەسێ ئەمە کۆمەڵێ مەغزەنی گەورەمان هەیە خۆ ئەمانە زیانیان پێگەیشتۆ شتەکان دەرکەوتون ئەی کۆمەڵی مەغزەنی گەورەمانەیە لە شۆرتی کارەبا سیستەمی پاراستنی کارەبا چیە دەی بەیانی کارەبایەک ڕوویدا هەش بڵێن هەر سروشتیە ئەمانە بەڵێ هۆکاریی کەونی خی پەروەردگار بەڵام لە هەمان کادا خی پەروەردگار عەقلی بە ئینسانەکان داوە کە تۆ لەگەڵ ئەو سروشت و هۆکارە سروشت و کەونیانەیە بڕۆی تا بتوانی سەرکەوتن بەدەستبێنی تۆ شوێنێکی و بربەستێکی گەورەوەکو نیل لێ نتوانانی سوودی لێبینی بۆ کوشتکاڵ ئاوەڕۆ یا حتممەەوە بنێت تا شوێنەکۆ زەرزیانیە بەڵام ئەتوانی لە باتی زەرزیان بی قازانج بۆ میلەتە دروستکەی ئەمە یەک سیستەمی پاراستنی لافاوی نییە دوو یعنی چی تو من تێناگەم تۆ بە واقعی لە کەژناسیت هەیە کەژناسیت هەیە لەم دایرەیە لە شوێن نەتزانیوە ڕووداوێک ڕۆدا نەزانیوە بارانە بە ئەرزی واقع مەسەلەن پێش بارانەکە هیچ ئاگادارکردنەوەیەکە بووە لەلایەن
پێمان براگەداخل بەچی لە مزگەوتەوە بانگی کردووە لە فیسبوک لە میدیا بڵاوی کردوەوە پێیان آخر مەبەستم ئەیزانی شتە بنمونە ئێرە ڕێڕەوی ئاوە یعنی هیچ کەسێک ئاگادارکردنەوەی نەک نەبووە هیچ ئاگادارکردنەوەیەک تەنانەتی نیشان نەبووە قەنعاتیشان بەوە نەبوو کە کارە سات دروستەکە هیچ ئیدارێک لەم ناوچەیە قەنعاتی بەوە نەبوو کە حەزەکەم بیتە ئێرەوە کاکە شاوجان من ئەڵێم بە ئەرزی واقعیانی مەبەستم وێ بە ئەرزی واقعی پراگماتیکەی ئەمان نەبوونە وجودی نەبوو ینی تۆ بۆ نمونە یەکێ لەو شتانە ئەوەیە کە ئەیزانی لافاویان هۆکار ئاگدارکردنەوە یەک دوو خۆیان بە واقعی بچنە سەر ڕێڕەوی ئاوەکە بزان ئایا ئەم ئاوە فعلەن ئەگەر لافاوێکی لە ناکاو بێ ئەتوانن ئەم چەمچەماڵە بپارێزن نەبوو ئەمە شتێک نەبوو ئەمە دوو سێ ینی هەستی بەرپرسیارەتی چۆن ینی نام تۆ خەڵک بێت تەلەفۆنت بۆ کابڵە شتاکە ڕوویداوە خەڵک بێ ماڵ بە ماڵ بگەڕێ بڵێ هەنێگەر وا بێ شارەوانی چۆکە ئۆستەمبوڵ و نیویۆرک و واشنتۆن و تایوانوانە خۆش 20 میلیۆن و 15 میلیۆن خەڵکی تیاژانی هەمووی بڕوا بۆ شارەوانێکی جێ بێتەوە بەڕێەوە ئێبێ شارەوانی بێ بۆ خزمەتی ئەمان قایمقام بێ بۆ خزمەتی ئەمان بزانێ ڕووداوەکان چۆنە لێرە لافاو ئەم برا بە ڕێزەمان بەڕیشی سپیۆ خۆی چۆتە ئەگەڕێ ینی چۆنە بێ بەڕیشی سپیۆ تۆ حکوومەتی بێ خزمەت کردیانە بێ بچێ خزمەتکە ئاگدارکردنەوەی بڵێ کاکە کۆڵانێکەکەی لافاوی پێ بووە ئێوە بەڕیشی سپیۆ ببیتە خزمەتی بڵێ کاکە ئەندازیاری ئەم شارە شارەوانی ئەم شارە ئەم کۆڵانەمان هەیە چەند ساڵێکە لافاو پێەوە هۆکارەکانم پێ بڵێن با من بیگرمە بەرەکو حکوومەت تام شارە سەری کەم ئەگەر نیتە فەرمو پلانی چۆڵکردنی شارەکە ڕابگەنێرە بڵێ من پلانم نییە دەسەڵاتم نییە دەستکەوتم نییە پارەم نییە ئەمە یەکێک لەو شتان یەکێک لەو شتانە من تکاتان لێکەم یعنی تر با بە واقعی قسە بکەین حکوومەت هاتووە داوای کۆمەکەکە من تێن هاگەم لە دنیا چۆن ینی کۆمەک کۆکەنەوە زیان لێکەوتوان پادنین بدرێنەوە قەرە بکرێن ئێمە تێ ناگەم تۆ حکوومەتی بودجەی داناغازل لە بەردەمدایە هاوڵاتیە پاشماوەی ئەنفالە پاشماوەی شەهیدە پاشماوەی داما و کوڕبەسەرێ پاشماوەی شەڕی ناو خۆیە پێم سەیرە تۆ بی داوا لێ بکەی ئەوایە بە لەحزا بە یەکەم دەقە بە بڕیاری جددی و قوڵ بدرایە بەشێک لە ینی مەسرەفی داناغات چەندێکە داهاتەکەی چەندێکە داهاتەکەی دوو ڕۆژ دە ڕۆژ مانگێ سەرف کرێ بۆم شارە کە بتوانم زیانە بێتەوە یعنی سە تۆ هەر هاو ئێمە نەمان پێکرێ هاوخەمی بۆ وەسانە چەح دەربڕین ێ بەس هاوخەمەکەی خۆ پڕی ناکاتەوە هاوخەمەکەی خۆ قەرزارەکانی سلێمانی بۆ دابین ناکە هاوخەمەکەی خۆ ڕووزەرنی خەڵکی بۆ ناکە ئێمە چیمان لە دەسەڵاتی ئەی تۆ حکوومەتی ئیداری ئەم شاری وحدەی ئەم شاری ئەم شارە خاوەنی کۆمەڵێک تیجارەت و بازرگانیە کۆمەڵێک دەوڵەمەند لەم شاریا غازی هەمووی عێراق لە چەمچەماڵە غازی هەموو عێراق لێ تۆ چتە واشنگتۆن پلانم زاکی کە شانازی بەنەوت و غازەوەکەی کەین ئەم شارەیە معقولە تۆ لەبی لەم دەرفەتانەیە بی وڵاوەڵام منی ژۆک تۆ هاوخەمی جااو تۆ هاوخەم فەرقی من و تۆ چی باشە دەبێ پێم بڵێ ینی ئەو کەم تەرخەمیانی کە دروست بۆ جەنا وەکو هاوڵاتیەک بە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنیتەوە بۆ حکوومەتە گەڕێنەوە بەزمایکە یەک تۆز بەرزکەی تۆ سپاس یەکەم شت بۆ حکوومەت پێشتر شەو پێ دووتراوە کاکە ئێم شەو بەیانی لافاوە بێت تۆ ماقولە تەلەبە بچە بۆ مەکتەب ئەی تۆ بۆ ناکەی بۆ عوتڵە خۆ سەر پرشک نەکرا بۆ ئەم سەر پرشک کرا بوو کاکە دەسەڵاتانەیە مەکتەبەکان مەکەنەوە بۆ یکیتەوە لە ڤیددیۆک شای بینم دیواری مەکتەبە خەریکە ڕوبینیوتە کاکە ژمارەیەک تەلەبێ هەرخوا نەجات مەکتەبی لەسەر نوێگەریە بۆ سێری کە هەمووی ڕووخاوە دیوار شتەکەی ئەی تۆ بردم قایمێت خۆ بردم دوو مانگە بەردەم جادەکەی خۆی بۆ چاک ناکرێ ئەی من چی پێ بڵم دوو مانگە بەردەم جادەکەی خۆی دوو مانگەتێکی داوە چاکی نەکردووە من بە قایمقام بڵم چی بە وحدەی ئەم شارە بڵم چی ئیداری ئەم شارە چی بڵم بەس بڵێ ئەوە بڵێ وام بڵێ پێ بڵم تۆ ئەڵێ لەکوێ یەکەم دەرخەمیەکە چی بکرایە کە ئەوەی ڕوونێدایە بەراتۆ بڕە سێریبانی مەقانکە هەر هەمووی ڤێلای لێدا و ڕێڕەوی ئاوی گۆڕێ باوەس خۆی بۆ ڕێکی ئەو نێکرێت نەکەوە بۆ ڕێکی دە اینجا رام چەند اینجاکرێتیەوە بۆ ئاوەکەی گۆڕێ و بۆ خۆی ئەم شارە ئاوە وێرانەکە خۆ پێشتر دوێنێ پێشەوەی لافاوکەش لافاو هەردیە بەزی ناو بازاڕەکەیە باز ئەمە جیاوازە کاکە ئەمە ئێوە ماڵتان لێرەوە ئەوە ماڵی باوکو یەکجان بۆ دەرنەچوە بەڵێ ئەوە وەزانەجاح چۆن زەرەری کردووە هەمووی وایە هەر ئەم هەمووی وایە ئەو کاماڵانە هەمووی وایە حاجی بەتەمەنکە حاجی نەم لافاوە هەردیە باش بە قوربان ئەم قسەی زۆر ینی جێگەی تێبینی و لەسەر وەستانە ینی لەوەتەی تەمەنی ئێوە هەیە لافاوەیە ینی ئەو باوکی من شۆ چارەسەر نەکراوە چەند ساڵە چەند قایمقام گۆڕا چەند ساڵات بەس کاگین ڕاستی بکەینەوە ینی لەوەتی تەمەنی ئەو هەیە ئێرە وایە ئێرەوە بەڵێ وایە بەس شوێنی تروان نییە
باشە ئێرە وایە من قسەی لەسەر ئەوە بکەم قەینا چۆنە بێ ناو ماڵ ڕێڕەوی ئاو بێ ینی پرسیارەکە لەسەرەوە لەسەر ئەم شارە ئەم شارە ئەگەر تۆ تەماشا بکەی لەو کاتەوە ئەو تیمە خەریکی پاکردنەوەن ئەو تیمەی کە لێرن سەیری ئەو منهۆڵی پشتی تۆ بکە ئاوی ئێرە ئەو منهۆڵە قبولێکە ئەو منهۆڵی ئێرەیە سیستەمی پلاندانانی شارمان خوێندووە لەو شاران لەو شوێنانەی کە ئاوەڕۆکانی بەوە حەل نابێت لێرە ڕێ دروستەکرێت تقریبا 80 بە مەتر قوڵ شەبەکێکی بۆ دانرێ هەرچی ئاوی ئێرە هەیە یەکسەر قوبولێکا و ئەڕوا ئەوە بە درێژایی بە تایبەتی ئەو شوێنانی کە گرفتی سەرەکییان هەیە ئەمە حەلەکرێ ئەم منتیقی ئەم شوێنە ساڵە کاکە 50 ساڵە ئێرە ئەم کێشەی بای خۆی هەر هەبوو ئاو کۆبووەتەوە هەرچەنە قسەیری کە و ماڵانە گەر کامێرەکان پیشانیدا مەتر زیاتر بەرزە و مزگەوتە چەندێک بەرزترە فەرموو حسابی ئەوە کراوە بەس ێسەر لەوەی سەرکەوتووە لە سەریۆشە 30 سانتیم چۆتە ماڵەکەەوەی حکومت نەیتوانێم ڕێڕۆ ئاوێ ئەوە ئاو قبولەکە ئەو منهۆڵانە کامێرەکان پیشانیدا ئەو 1 ساعتە خەریکە ناتوانێت ئەو قوڕاوە چۆن حەل بکات کێشەکە تەنها لە کێشەکە لە ئاوەکە نییە ئەم قڕۆلیتێ لەکوێوە منهۆڵی کراوە ئەو قوڵانانی ئاو دەرناچێت منهۆڵی بێ بزانین ئەم قڕۆلیتێ لەسەر ئەوەیە هێنانی ئەم ئیسا جەنابی وەستا قسەی جوانی کردوتی ئەو ڕووناکەی کە بچێتە ژوورەوە ئەتوانی بەشێک لە زیانەکانی کەم بوواتەوە ئەم قڕولیتە ڕوونە ئەم قڕولیتە بەشێکی زۆری هیبانی مەقانە بەڵێ پێشەوە پێش لافاوە زەخمەکە ئاوی بازارەکە هێت دێت بازاتە ئەو بنێت و نامێنەوە کە حەجەکەدا ئەگەر تەنها ئەو بۆ ئەوە ڕوویەڕۆلیتی لەگەڵانە بووە دەگەی هینیبانی مەقانە هاتووە تۆ بڕۆ سێری ئەمە چیەمە ئەمە ناو شارەمەی تایە بازار ئەمەشتا پاکراوە هەموو سنوور ناوچەمچەماڵ 48ەکانمانێ قیرتاو نەبێت هەموو ناوچەمچەماڵ 48ەکان نایە بۆ ئێرە کەواتە ئەمە ئەم قڕولیتەیە ئەبێ هیبانی مەقانە ئەم لە ڕووی ماستەر پلان ئاماژە بشکن هەمووانی لێرە نەزانن هەموو کوردستانی شەزانێ چەمچەماڵ کێشەی عفو جەناب فەرموو هەموو کوردستان ئەزانەیە چەمچەماڵ کێشەی کەماویە باشە ئێمە بناری مەقانەمانەیە دوو شوێنمانی لەم دۆڵی مەقانەمانێ تا ئێستا حکوومەت نەیتوانیوە دوو بەنداوی گەورە دروستکە آخر بەنداوی گەورە هەبێ ڕاستەخۆم ئاوی بارانە زۆرە گلە داتەوە نایە لەم کارە ساتە دروست پاشان ڕێڕەوی دەرچوون و دێکە لە بەنداوەکە پڕە بێت ئاراستەی بۆ دروستەکەی ئاراستەکانی خۆی زۆر تێک نادەی ئاراستەی دەستکردیشی بۆ دروستەکەی بە حساباتی بۆ بکەیت ئێمە هیچ حساباتێکمان نییە ئەم شارە شارێکی هەڕەمەکیە شتێک نییە ناوی حکوومەتوانە بێ هەر کەس هەڵە سێقاوەنی دەسەڵات و سوڵتەیەەکە حکوومەت کووە کاکە خۆمان باسی ئێمەوەیان بکوە حکوومەت شتێک نەکەم چەمچەماڵە لەسەر تاسەری هەرێمی کوردستان شتێک نییە ناوی خەرجی کارە ساتەکان بێ لافاو بوومە لەرزە و فلان کاکەی خەڵک نازانە داهاتەکە کوانێ داهاتی نەوتوانێ کوا داناغاز لەم ناوچەیە کارەبای هەموو کوردستان لەم ناوچەیە کوا داهاتێم ناوچەیە کوا کارەبای ئەم ناوچەیە لە شەو ڕۆژێکا چەنە کارەباتانە کارەبا نییە کوا ئێستا خەڵک ئاوی نییە ماڵەکەی پێ پاکاتە قوڕاوەکە لە لافاوە ئاو نییە لە لافاوە 14 ڕۆژە ئاو نەهاتووە لە لافاوە 20 ڕۆژە ئای بۆڕی نهاتوو خەڵک بەتەنکەری دەست ئەمە حکوومەت نییە یعنی ئەمە دەسەڵات نییە لەم ناوچەیە یعنی نازانم دوێنێکە جێگری سەرۆکی حکوومەت هاتووەتەم ناوچەیە کۆمەڵە قسەی کردووە ینی بە جۆرێک لە جۆرەکان ئەوەی کە دەسەڵات لەم ناوچەیە وا پیشانەکە کەم تەرخەم نییە دەسەڵات چیەکە لەم ناوچێ فەرمانبەرێکە دێوە ڕاتەوە بۆ سلێمانی ماڵی لە سلێمانیە کاکە خۆ خەڵکی ماڵی لەم شارە نییە ئەوە چی ئیدارەدانێکە چی حکومڕانیەکە لەم ناوچێ کاکە خەڵکیم ناوچێ نابێت چی تر قبولی ئەوە بکە حکومڕانیاوە بکرێت ئەگەر حکومڕانیاوە بکرێت چاوەڕێی کارەساتی گەورەتریش بکرێت طبعا هەمووی بەشێکی ئەمە شارەوانیش دەگرێتەوە من قسەم لەگەڵیان ناکرد باسییانەوە کە ناتوانین لە بەرنامەکە ئامادە بین هەڵبەتە من پێم و لەناو بەرنامەکە ژۆ گلەیەتان لێ یەکەین کە وەرن جوابێم خەڵکە بنەوە
بزانن بۆ ئەم کێشانەوەیە بزانین ماستەر پلانی ئەم شارە بۆچی کێشەی هەیە ئەو تیگلە یەکەی خۆت بکە من ناتوانم ئامادەم لە بەرنامەکە ئیشی ترمەیە بەلای شەکانی ترەوە لەبەرەوە یعنی ئەوانەی کە باسییان کردجا هەتا لە کاتێکا چی بۆ تۆ بڵێ بێت وڵە چی وڵش ئێتە بۆچی ئامادە بێت لێرە یا شتێکی پێ نییە بۆ شارەوانی خۆی ژێرا بۆ جێبەجێ ناکرێ ئەوش نەکرێ بۆچی بێت تۆڵی شارەوانی ژێرا لە بەرنامە ئامادە ئەزانم کە مەشغوڵن سەرقاڵن بەڵام خۆ جوابی خەڵکیش دەبێ بدرێتەوە بزانین ئەم کێشانە لەکوێوێ خۆ وەکو باسەکە ینی خۆ کێشەی ڕۆژێک و دوو ڕۆژ نییە ئەم کێشانە چەند ساڵە هەیە و دەبێ وەڵامێک بەردەم خۆی دوو مانگە ناتوانێت شاکە دوو مانگ چی چاکەکە دوو مانگە لە پێشی دەنگدانەوە هەرز بڕ سێریکە لە ناو شارەکەی زەحامی قایمقامی چی کاگینجان یەک شتێکمانەیە خوا عەفو من ئەمێ لە باسی بابەتێک بکەم حکوومەتێک لە دوایەکانی عێراق پلانێکی زۆر و دیانەی بۆ دروستکردنی بەنداو لەم دوو ڕۆژەیە شتێکم بۆ دەرکەوت زیاتر تەرکیزم خستە سەر ئەوەی هەموو منتیقەی پشدەر و بتوێن شار باژێر حکوومەتی عێراقی لە 56 هاتووە بەنداوی دوکانی دروست کردو چکە هەموو ڕێڕەوی ئاوی ئەو سنوورە کە پانتایەکی فراوانەیە ئەچێتە دوکانەوە هاتووە هەچی سنووری هەڵەبجا شارە زۆر ئەو حوزەیە بەگشتی هەتا بەشێکی عربەت و سلێمانیش هاتووە لەوێ بەنداوی دەربەندیخانی دروست کردووە ئێستا ئەم سنوورە باشترین شوێنە بۆی بەنداو دروستکردن لەم سنوورە کەچی حکوومەت نەمەشا ینی پلانێکی نییە کە ئەم کابینەیە علاساس بە پلانێوێ کار بکە و بەندا وەزارەتی کشتتوکاڵ بەندا و دروستەکە نەیتوانیوە سوود لەو ئاوە زۆرە وەربگرێت لە کاتێکە ئەبواە ئەم سنوورە کەمتری وەک مامۆسا ئاماژە پێکرد گرفتی ئاوی خواردنەوەی هەیە ئەم هەموو بارانە باریوە لە 48 کاتژمێری ڕابردووە ئەم ئاوە چی سوودێکمان لێبینی جگە لەوەی کە لە ئێستاە ئێستا من لە گەڕێکێکم هەفتە ڕۆژ ئاوی خواردنەوە ناتۆ بۆ گەڕێکێ مامۆساجان لە زستانە قوڕاو لایەن شابێ ئاوی ئەمە تاوە بێ من ئەوە ماڵی باوکمە هەفتێ دوو هەفتێ شەوێ ئەومان نەبینێ هەردی بشوێنێ ناو ماڵەکە بشوێنێ ناوماڵەکە ئێستا لەم لەم کاتەشە ئاو نیانی هەر نییە ئێستا بۆچی نازانم بۆچی خەڵک سرە بگرێ بۆ ئەبواە ئەم ڕووداوە ئەبواە ئەم ڕووداوە ئێستا هیچ بەرپرسێک نەبووە لەم شارەوانی بەرپرسن لەم دۆ خاوەیە دەستیان لەکات بکێشێتەوە بەخوا دوێن یەک تەنکەرەمان کرێ بە 200,000 یەک تەنکەر دوێنێ لەم کاتەیە دەستیش ناکەوێ یەک تەنکەرامان کرێ بە 20,000 ئەوش ئاوی خواردنەوە نییە نەک لای خواردنەوە نەوەڵە باز بۆش قاپ و قاجاق شوردن ئێوەش کردوتانە حاجی ئاوتان کڕیوە ئاوتان ئێمامان نەکڕیوە بەڵام هەمیشانەوە داواکاریەکەکەین ئەگەر لایەنی پەیوەنددار بیانەوێ جوودێ بکەن ئێستا ئەمە ئێمە لێ وەستاوین ئەمە زێرابە ئەم زێرابە بچووکە ئەمە زێرابێکی بچووکە ئەگەر پلانی ئەمە لە ساڵی 73 دروستکرا لە 73 بەڵێ قوربە لە 73 دروستکەوە تقریبا مترێک و 70 سانتی بەزە کاتە چەند ماڵی لێ بوو ئەو کاتە ماڵوا زۆر نەبوو ئەم ناوەڵ ئەوسا ڕاڕاو ئاوگە خۆی زیاترە ڕۆژ وەک ئێستا ئەم هینە نەبوو ئەم جێرابە ئێستا ئەمە بچووکە ئەمەیان لەسەر ئێستا ئەمەی ساڵی 73ە ئێستا ئەوە ناچێشێکەوانە دێت ئەگەر حکوومەت پلانێکی هەبێ ئەم کۆڵانێمە فراوانە بێ لایەکی هەڵکەنێ گەوری کاتە هەر نەبێ قوڵیکە 4 متر قوڵیکە 3 متر پانیکەم ئەوە باش ئێمە ساڵەتر خۆمان بەرنامەیەکماندانە پلانێکمانە بوو بۆ حکوومەت چوونە شارەوانی من ئەو کاکشێک ساڵاگە چە لە پشمانەوەیە پێشنیارێکمان کرد ئەم سەر جادەی سلێمانی ئەمەی ناو بازارەکەمان نە زێرابی لێ نە زەرە لە خەڵکەدا جادەکە دوو سایدە پێشنیارێکمان کردمان لە قەسەرگی جەلا قەسابی پێڵێ لای قەسابەکانەوە پێ زێرابێکی سنووقیمان بۆ بکەن لێوە ئەڕوا ئەچێ بۆ پردە ئاستەکەی پێڵێ لە بەزیقای حەبجا بچێتەوە یەک زەرە لە یەک کەس نادە ئەگەر حکوومەت بەرنامەی هەبێ بودجێکی بۆ تەرخانکە نە زێرابی ڕیسی لێ نەزەرە لە خەڵجادەکە دوو سایدە با سایدێکیان کراوە بێت و بازارڕگەش پەچی ناکە هەتا زێرا بەسنەکە عریزەماندا چووینە شارەوانی دوایی نەیە شاروانی موافقی بەچ پاساوێک ناکرد ناکرد تا حکومەت پارەی نیە و بودجە لە بەردەستانی و حکومەت بۆ پارەی ئێستاش ئێمە من وەیکی شاوەکو خۆم ئەم گەڕەکەش هەمووی ئەوانەیە کە زیان لەکەوت لە چەقی لافاوەکەن ئەگەر داوا بکەن وەکو لیزنێک ئێستا ئێمە معاناتەکە باشتر زانین لە هێچێکی درەکە لە شوێنە ترۆبێت لە حکومەتی باشتر زانین لەبەر ئێمە ئێوە لە لیژنەکەی یابن ئێمە ئەم داواکاری ئەگەر ئەوان داوامان لێ بکەن من وەکو خۆم ئامادەم چەند کەسێک لەم گەڕەکانە بژێ ئێمە ئەزانی کێشەکان لەکوێ بەچی حەلێ ئەو زێرا بەسنەکەیم پێشنیارمان کرد تەڵم لە زمانی کاک شێرزادە ئەوە هەر زۆر چارەسەر ئەگەر بکرێت لەو دوو جادە و سایدەوە زەرە لە کەس نادە زەرە لە کەس نادە پارەی تێچە پارە بە حکومەت چیە
حکومەت ئیمکانێتی و پارەیە هەر نەبێ جارە با بەگڵەکەش بکرێت ئەو شوێنانی زەرورە با پردە پڕێتەوە جارە با بەگڵەکە بکرێت هەتاکو پارێکی بۆ تەرخایەکەن ئەو زێرابە سنوقی بکرێت ئەمە یەکە لە مستەلەسەکەی پێڵێندی بۆ ناوشار یکاکە ئەم زێرابێن با گەورەکرێتەوە یا حکومت با قوڵی کاچێت 4 متر قوڵیکە 4 متر پانیکە ئەم شێشەی حەلە ئەوە با بەقەینا من هۆڵەگاوە ناشێشێ ما ئەوە گە مامۆستا بەڕێزە بەسی بەس بۆ زێرابەگاوە کە ناشێشێ کە لافاودی هێتە بان لەبەر بچووکی بەڵێ لەبەر بچووکی ئیتر ئەمە پێشنیارە ئەگەر حکومت بێ بەدەنگم خەڵکەوە لای لە خەڵکە ئەم زێرابەمان بۆ گەورە کاتەوە هەر ئەبێت حەلە چکەم کۆڵان دەوری 11 متر پار دەستخۆش لایکی کاتە زێرابەکە دای بخە بابە ساڵەتەوە بکەی چیشەوە دەستخۆش دایکی ببڕێت دایخە 4 متر قوڵیکە 4 متر پاریکە پێشنیاری ترمان ئەگەر ئەم سەرجادە سلێمانێ بکات بۆ حکومت چییە حکومت ئەگەر بخات ێزەرە لێ کەس نادا جادە و جادەگە بە دوو سایدا سایدێکی با کراوە بێت ئەلێو لە قەیسەرگەی جلا ئەم پیاوانە هەمێ شارە قەیسەرگەی جلا خەسای بێ لە جستەکە نایە بوێرە بە جادەی سلێمانیە بڕۆ لێو پێڵێن بەزیخانی حەمیجا شوێنەکەەوە مەشورە سێ بۆ پرداسەکە لێوە چێتەوە پردەوە ڕۆ لە شار دەرس دەستخۆش ئەگەر حکومەتیش داوامان لێ بکە من وەکو خۆم خەڵکی ئەم گەڕگە چەند کەسێکە شارەزا بێ لەو گەڕگا بێ ئێمە ئامادەین وەکو لیزنەیە لەگەڵیان نابێت بۆ ئەوەی کە مام مەسەلا بزانین کێشەکان لەکوێیە ئێمە ئەزانین بەچی چارەسەر بێت بەڵام خۆ بە خەڵک ناکرێت ئەبێ حکومت بێتە سەر داوا لە حکومەتەکەی داوا لە سەرۆکی حکومەتەکەی جوودی بکە بۆ ئەم شارە دەستخۆش زۆر سپاس دەستخۆش بێت طبعا لە کۆتاییە من کاتم نەماوە دەمەوێت یعنی باز لەوە بکەم بەشێکی زۆر لەو گرفتانەی کە ئێستا باس کران گرفتەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ماستەر پلانی ئەم شارە پێویستی بە گۆڕانکاریە بۆی کە ئەم ئاوەی کە ساڵانە بەوەی بارانە دروستە بێ نێتەوە ناو شاری چەمچەماڵ و ئەم کێشەیە کۆتایی پێبێ ینی داواکارن لانی پێندیدار حکومات بێتە سەرخەت تەنها دیسانەوە قسە نەبێ تەنها دیسانەوە سەردانیکردنی ماڵەکان نەبێت و بەسەرکردنەوەیان بێ و دڵدانەوەیان نەبێ بە فعلی هاوکاری خەڵک بکرێن و گۆڕانکاری لە ماستەر پلانی ئەم شارە بکرێ ئاوەڕۆکانی چاک بکرێ بۆی ساڵێکی تر جارێکی تر کێشەی لەم جۆرە دروست نەبێتەوە وەکو دەوترێ ینی چەمچەماڵ لە هاوینا گرفتی کەم ئاوی هەیەەوە ئاوی نیە لە زستانە بەشێک لە گەڕەکان خەریکە ئاو دەیان بە لەگەڵەوە ئێستا هاوڵاتیە باسی لەوە کرد هێشتا لاپاوەکە کۆتایی نهاتەوە ئەوان بە تەنکەر ئاویان کڕیەوە ئاویان نەبووە یعنی ئەم گرفتانە کۆمەڵک کێشەی تر کە لەم قەزایە هەیە و لەم ناحیانەی سوێنی چەمچەماڵ هەیە داواکارن کە چارەسەر بکەیت لە کاتێکدا ئێرە نەوتی غازی هەمووی عێراق لەم سنوورە هەیە هیچ نەبێ بەشێک لەو داهاتانە بۆ ئەم قەزایە بۆ ئەم شوێنانە تەرخان بکرێتەوە ئەو گرفتانی پێ چارەسەر بکرێت ینی ئێرە کە دەوترێت پایتەختی شەیدانە دەڵێن ڕێز لە کەسوکاری شەیدان بگرن و ئەم داواکاریانی کە هەیەە بۆیان چارەسەر بکرێت بۆی لەوە زیاتر تووشی هەلاکەت نەبن تووشی بێزاری نەبن ئەم لافاوە بەهۆش خۆداهێنانەوەی بەرپرسان و لایانی پەیوەندیدار بێ بەوەی کە ساڵێکی ترم کێشانە دووبارە نەبێتەوە و خەڵکی چەمچەماڵ خزمەتی زیاتر بکرێن وەکو ئەوەی کە باس کرا ئەمەی کە بینیتان بەشێک لە گلەیە و گازندەی هاوڵاتیان و کاسبکاران و پیشەوران و چالاکوانانی قەزای چەمچەماڵ بوو لەسەر ئەو لافاوەی کە ڕووی داوە لە قەزای چەمچەماڵ بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ